ئەو گۆرانیا بە تایبەتی پێشەشە بە خات و دێ و کاک بڕاستیانی خۆشەویست. کەس وەکو من بووی ناسووتە کەس باڵێنی مەرجی نەدا کەرچی هەرزوو بەجێیشتم بوو بە کەسێکی بیوەفا نازانم چۆن بەجێیشتم ئازاری زۆری پێچشتم نەیزانی کە ئەو ئەوە بوو هیوەژانی پێ نەهێشتم. خۆ من تەنیا تۆم خۆشەویست هەر تۆ کەسی ترم نەویست خۆ من تەنیا تۆم خۆشەویست هەر تۆ کەسی ترم نەویست چی بوو کە ئەوەی نادەکرد خۆزگا دڵێم تۆی نادەویست چیتر ناڵێم بەجێم مێڵامە ناڵێم دڵێم بەدوا بێڵە ئەی یار سەیری دواوە مەکە لێرە ئیتر بەجێم بێڵە تاکە شیوەنی دەردی دووری و سینگدا و دڕاونم بێ ئیتر بەسایە سوتاونم گریانم خۆ من دەزانم تۆ لە ڕوودنایە و بێویستداونی وا پێرکراوی وا پێرکراوی